بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردگار ئەم جارە شتەمەنی پێبەخشین کەوا لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستدا بین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی خۆتان، بەرنامەی تیشک. خۆشەویستان، ئەمڕۆژ تیشک دەخەینە سەر ئەو لایەنەی پەروەردەکردنی منداڵ کە لە چەند ئەڵقەیەکی ڕابردوو دەستمان پێکردووە بە ناونیشانی چۆن بتوانین کێشە و گرفت و ئاریشەی منداڵەکانمان، جگەرگۆشەکانمان بە خۆمان چارەسەر بکەین، گرفتەکانیان چۆن دەکرێت چارەسەر بکەین. خۆشەویستان، لە ئەڵقەکانی ڕابردوو باسمان لە صفاتی ئەو باوکە کرد، ئەو دایکە کرد کە بیەوێتن چارەسەری گرفتەکان بکا دەبێت چۆن بێ. اینجا باسمان لە هەندێک هونەری چارەسەرکردن کرد کە چەند هونەرێکمان باس کرد، لەوانە گوتمان یەکەم شت پێویستە مرۆڤ پشت بەخوای پەروەردگار ببەستێتن، داواکردنی ئیستیعانە و هاوکاری لە خوای پەروەردگار. پاشان باسمان لە گەشتبینی کرد، پێویستە مرۆڤ گەشتبین بی لە چارەسەرکردندا. اینجا باسمان لە ئیجابی بوون و ئەرێنی بوون کرد. باسمان لەوە کرد کە پێویستە ئەو دایک و باوکە هەست بە گرفتی ڕۆڵەکەیان بکەن. پاشان گوتمان پێویستە پاش هەستکردنی اعترافی پێ بکەن، دانی پێدا بنێن. پێویستە ڕغبەت و ئارەزویان هەبێتن بۆ چارەسەرکردنی گرفتەکان. اینجا گوتمان پێویستە ئەو دایک و باوکە پێناسە و هەروەها ئەو گرفت و کێشەیە تەحدید بکەن، دیاری بکەن، واتە نە زۆر گەورەی بکەن، لە حەدی خۆی گەورەتری بکەن، نە بچووکی بکەنەوە، چەندە هەند دیاری بکرێتن. اینجا پاشان باسی ئەومان کرد کە تەحدیدمان کرد و تعریفمان کرد کێشەکە، پێویستە زانیاری دەربارەی کێشەکە کۆ بکرێتەوە. پاشان کە زانیاری کۆکراوە پێویستە چارەسەری بۆ دابنرێتن، بەدیلی بۆ دابنرێتن. اینجا کێشەکە بەش بکرێ و تەقسیم بکرێتن. خۆشەویستان، باسی ئەوەمان کرد کە پێویستە دیراسەکردن و لێکۆڵینەوە بکرێت دەربارەی ئیجابیات و سەلبیاتەکانی ئەم بەدیلانە، ئەم چارەسەرانە. اینجا باشترین چارەسەر کامەیە بۆ ئەم گرفتە، ئەمە هەڵبژێرین. ئەمە پاشان گوتمان ئەم چارەسەری کە هەڵمان بژار پێویستە جێبەجێ بکرێت، تەنفیز بکرێت، متابعی بکرێت، بە دواداچوونی بۆ بکرێتن. اینجا گوتمان تەقییمی ئەنجامەکە بکرێ، هەڵبسەنجێندرێتن، یعنی ئەنجامەکانی واتە دەبێ بە دواداچوونی بۆ بکرێت کە تۆ چارەسەرت کرد، نەوەک وەکو خۆڵ وەکو ئاگری بنکا جارێکی دیکە لەلایەکی ترەوە کێشەکە سەر هەڵبداتەوە. ناپێویستە تەقییم بکرێتن، هەڵبسەنجێندرێ، ئەرێ بەڕاست کێشەکە بنەبڕ بووە، هیچی ماوە. اینجا گوتمان ئەو کێشەیە، ئەو گرفتەیە دەکرێ ئێمە ئیستیفماری بکەین، دەکرێەوە بەرهێنانی تێدا بکەین. چۆن؟ یعنی دەکرێت ئەم باوک و دایکە کە ئەو ڕێگایە، ئەو شێوازیان بەکارهێنا بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە، دەکرێت کاتێک کە ئەم شێوازە سەرکەوتنی بەدەستهێناوە لە چارەسەرکردندا، ئەم شێوازە دەکرێت بگرینە بەر بۆ چارەسەرکردنی گرفتەکانی هاوشێوەی ڕۆڵەکانی ترمان. واتە مادام ئێمە ئەم شێوازەمان تاقی کردوتەوە، زانیتمان سەرکەوتنمان تێدا بەدەستهێناوە، دەکرێت وەبەرهێنان و ئیستیفماری تێدا بکرێتن. دەکرێت تەماشا بکەین ئەرێ لەو شێوازەماندا گەشتبینی، ئارامگرتن، سەبر، چەند سیفاتێکی تر ئەوانە چۆن سەرکەوتوو بووین تێدا کە توانیمان چارەسەری بکەین. و ئەو سیفاتانەی تر ڕەشبینی و هەڵچوون و ئەوانە کە بەکارمان نەهێناون کە خۆمان لێ دوورگرتووە، چۆن توانیمان سەرکەوین. کەواتە دەکرێت ئێمە ئەم شێوازە، ئەم ڕێگایە، یعنی بۆ چارەسەرکردنی گرفتی تر بەکار بێنین. اینجا خۆشەویستان، پێویستە بەڕاستی دایک و باوک هەمیشە پەروەردەکاران بەعام پێویستە بەردەوام، یعنی تەوەقوعی ئەوە بکەن کە گرفت ڕوودەدا لەلایەن منداڵەوە. واتە تۆ پێویستە هەمیشە ئامادەی ئەوەت هەبێتن تەوەقوعی ئەوە بکەی، پێشبینی ئەوە بکەی کە ڕۆڵەکەت بۆ نمونە کێشەیەک دەنێتەوە. بۆ نمونە کاتێک کە تۆپانە دەکاتن، تۆ
پێشبینی ئەوە بکە لەوانەیە تۆپەکەی بە جامێک بدادا و جامێک بشچێنیتن. تەوەقوع و پێشبینی ئەوە بکە کاتێکە ڕۆڵەکەت شەربەتێک دەخواتەوە بەسەر کتێبەکانی دابکا و کتێبەکانت تەڕ بکاتن. تۆ ئەگەر پێشبینی ئەو شتانە بکەی کاتێک کە ئەو کێشەیە ڕوو دەدات، گرفت ڕوو دەدات، کاتێک کە پێشبینی گرفتی ڕۆڵەکانت بکەی لەلات ئاسایی دەبێتن. واتە کاتێک کە ڕوو دەدات تووشی سەدمە نابی، تووشی ئەوە نابی کە وەک کارەبا لێت بدات و بتەزی. بەداخەوە زۆرێک لە دایکان و باوکان ینی پێشبینی ئەوە ناکەن، لە سەرنجامی ئەوەشە کاتێک کە کێشەیەک ڕوو دەدات، گرفتێک ڕوو دەداتن تووشی کارەسات دەبن. ینی بەداخەوە بینی ومانە باوک لەسەر تەلەڤیزیۆن شکاندنێک کاتێک کە تەلەڤیزیۆنی شکاندووە ڕۆڵەکەی کە نرخی ئەو تەلەڤیزیۆنە ئەوە ناهێنێتن لەسەر تەلەڤیزیۆن شکاندنێک دەبینی ڕۆڵەکەی خۆی بەنیوە مردوو کردووە و ینی بێحساب لێی داوە. ئەمە بۆ چونکە تەوەقوعی ئەوەی نەکردووە، پێشبینی ئەوەی نەکردووە کە لەلایەن ئەو منداڵەوە لەوانەیە ئەم گرفتە ڕوو بداتن. کەواتە ئاساییە پێویستە دایکان و باوکان پێشبینی ئەوە بکەن. اینجا خۆشەویستان ئەمڕۆ خاڵێک تر کە دەینە سەر و باسییان دەکەین چەند خاڵێک پێویستە کاتێک کە یەکێک تر لە هونەرەکانی چارەسەرکردنی گرفت ئەوەیە پێویستە دایکان و باوکان ڕێنمایی ناڕاستە و خۆی ڕۆڵەکانیان بکەن لە کاتی ڕوودانی گرفتەکاندا، لە کاتی بۆ چارەسەرکردنی کێشە و مشکلەکان. چونکە ڕێنماییکردنی ناڕاستە و خۆ بەرهەمێکی باشتری دەبێتن لە ڕێنماییکردنی ڕاستە و خۆ. چکە زۆرێک لە ڕۆڵەکان خۆشەویستان لە منداڵی زیرەک ئەوانەی کە زیرەکن بەڕاستی ئەبینی زۆر زۆر هەستیارن، هەستیاریەکی زێدە وەکو دەڵێن لە ڕاددە بەدەر، زۆر بەرزیان هەیە بەرامبەر بەوەی کە ڕەخنەیان لێ بگیرێتن. زۆرێک لە ڕۆڵەکان ڕەخنە قبول ناکەن. بۆیە ئەوانە چ باشە ئێمە لەگەڵ ئەوانە بکەین؟ چارەسەر چیە لەگەڵ ئەو نەوعە جگەرگۆشانە، لەگەڵ ئەو جۆرە منداڵانە کاتێک کە گرفتێک لەلایەن ڕوودەدات و تەقبولی ڕەخنە ناکەن؟ باشترین شت ئەوەی ڕێنمایی ناڕاستە خۆ بە ئاماژەکردن. وەکو عەرەب دەڵێتن ئەللەبیب یەکفیه الئیشارە، عاقڵ یەک ئاماژەی بەسە، ئەو کەسە ئەلفێکی بەسە. کەواتە کەسێک ئەو کەسێک کە عاقڵە ڕێنمایی ناڕاستە و خۆی بکەی زۆر باشترە. ئەو تێدەگا بە ئاماژەیەک تێدەگا تۆ چی دەڵێ، باسی چی دەکەی، و چونکە لە ڕێنماییکردنی ڕاستە و خۆدا بەڕاستی گیانی بەرگری لەلایەن ئەو منداڵە دروست دەبێتن. بەڵام کاتێک کە ناڕاستە و خۆ ڕێنمایی دەکەی تۆ ڕوبەڕوو نابیەوە و تووشی ئیستیدام و بەریەککەوتن نابن لەگەڵ ڕۆڵەکە، تووشی ئیحراجی ناکەی. بۆیە گوێت لێ دەگرێتن، تێت دەگاتن، هەستت پێ دەکاتن ئەو شتێک کە تۆ دەیڵێ و ئەو جێبەجێ دەکاتن. بۆیە هەوڵدەن تا دەکرێتن لەگەڵ ڕۆڵەکانتان بە ڕێنمایی ناڕاستەوخۆ چارەسەری گرفت و کێشەکانیان بکەن. خاڵێکی تر خۆشەویستان ئەوەیە تا دەکرێتن ئەو سلوک و ڕەفتارە خراپەی نیگەتیف و سەلبی ڕۆڵەکانتان پشتگوێ بخەن. بەمانای ئەوە ناکە چارەسەری نەکەن، بەڵام خۆشەویستان کاتێک کە تۆ منداڵەکەت ڕەفتارێکی سەلبی دەکاتن، ڕەفتارێکی ناشیاو دەکاتن، تۆ کاتێک کە پشتگوێی دەکەی، ئیهمالی دەکەی، ئەم ڕەفتارە وەکو دەڵێن دەکوژێتەوە لەلایەن ئەو منداڵەوەک ئاوێکت بە ئاگرێک داکردبێتن دەکوژێتەوە، چارەسەر دەبێتن. بۆ بە تایبەتیش منداڵ خۆشەویستان ئەگەر هاتوو لە قۆناغی 2 ساڵی تا 6 ساڵی، یعنی لە تەمەنی منداڵی سەرەتایی بە تایبەت، منداڵ زۆر جاران لەو تەمەنەدا زۆر ڕەفتار دەکاتن، ڕەفتاری ناشیاو دەکات. بۆ ئەوەی مەبەستی منداڵ چیە لەو ڕەفتارانە؟ بۆ ئەوەی وەکو دەڵێن تەماشاکردن و سەرنجی دایک و باوکی بۆ خۆی ڕابکێشیتن، بۆ سەرنج ڕاکێشانی دایک و باوکیتی بۆ لای خۆی. بەڵام کە تۆ وەڵامت نەداوە، ئیستیجابەت نەبوو بۆ ئەم ڕەفتارەیوی، ئەو مەسەرەن چەند جارێک دووبارەی کردو تۆ گوێت پێ نەدا، ئیهمالت کرد، تۆ ئەگەر گوێ پێ بدەی لەوانەیە خراپتر بکاتن. بەڵام کە ئیهمالی بکەی، پشتگوێی بخەی، لەگەڵ تکرارکردن و دووبارەکردنی ئەو ڕەفتارە کە دووبارە دەکاتەوە تۆش دووبارە پشتگوێی دەخەیەوە، ئەمە وای لێ دێتن کە ئەو ڕەفتارە لەلای ئەو منداڵەوە بە خۆی چارەسەر دەبێت و
دەکوژێتەوە و جارێکتر ئەم ڕەفتارە ناکاتن کەواتە پشتگوێ خستنی بەڵام بە مەبەستی چارەسەرکردن ئەمە خۆشەویستان خۆناغە من ناڵم کاتێک کە شتێک دەکات تۆ بە تەواوی ئیمالی بکەی بەڵام ئەمە ئەگەر زانیت بە ئیهمالکردن چا دەبێتن بەو پشتگوێ خستنە پشتگوێی بخە ئەمانە وەکو دەڵم قۆناغن ئەگەر بەمە چارەسەر نەبوو خاڵی ترمان هەیە خۆشەویستان دەکرێت تۆ کاتێک کە منداڵەکەت ڕەفتارێکی ناشیاو دەکاتن تۆ دەکرێت وەکو دەڵێن ئینتیباه و ئاگاداری ئەو منداڵت پەرش و بڵاوی بکەی تەرکیزی ئەو منداڵت پەرش و بڵاو بکەی چۆن چکە خۆشەویستان مرۆڤ عقلی مرۆڤایەتی عقلی بەشەری ناتوانیتن تەرکیز لەسەر دووشت بکاتن واتە جەخت لە دووشت بکاتەوە ئاگایی بە تەواوی لە دووشت هەبێتن لە یەک کاتدا بۆیە کاتێک کە منداڵەکەت ڕەفتارێکی خراپ دەکاتن تۆ هەوڵدا منداڵەکەت چ لێ بکە ئینتیباه و ئاگاداریەکەی پەرش و بڵاو بکە بەڵام بە لێزانانە ئەمە وا دەکاتن کە ئەو منداڵەت ئاگای لەو ڕەفتارە خراپەکەی خۆی نەمینێتن کاتێک کە ئەو شتێک دەکات تۆ یەکسەر شتێکی تر بەرامبەری بکە شتێکی باش یا مەشغولی بکات شتێکی بۆ باس بکە یەکسەر بۆ ئەوی ئەو ڕەفتارە خراپەکەی خۆی لەبیر بکاتن واتە بە زیرەکی و بە لێهاتووی دایک و باوک دەکرێ ئەو ڕەفتارە خراپەی منداڵەکە لەو کاتەدا کە دەیەوێت ڕەفتارەکە بکات تۆ شتێکی بۆ باسکەی باسی مەوزوعێکی بۆ بکەی بە شتێکەوە سەر قاڵی بکەی کە ئەو بابەتە لەبیر بکاتن خۆی لەبیر بکاتەوە ئەمەش ڕێگایە کە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان شتێکی تر خۆشەویستان ڕێگایەکی تر هونەرێکی تری چارەسەرکردنی گرفتەکان ئەوەیە کاتێک کە منداڵەکەت خراپەیەک دەکات ڕەفتارێکی ناشیاو دەکاتن خەمبار ببە بەڵام تووڕەمە بە خەمبار بە بەڵام تووڕەمە بە چۆن کاتێک کە منداڵەکەت ڕەفتارێکی ناشیاوی کرد ئەو ڕەفتارە ناشیاویوی باوات لێ بکات خەمبار ببی منداڵەکە ببینی کە تۆ خەمباری کە تۆ دەموچاوی خۆت پشتی تێدەکەی بەڵام تووڕەمە بە چونکە تووڕەبوون خۆشەویستان هەندی خەمباربوون ئەو ڕەفتارە خراپەی منداڵەکەت دەکوژێنێتەوە چاچی دەکات بەڵام تووڕەبوون ئاگرەکەی خۆشتر دەکاتن کاتێک کە تووڕە دەوی ئاگرەکەی خۆشتر دەکاتن بۆیە کاتێک کە منداڵەکەت دەبینی تۆ لەسەر ئەو ڕەفتارە خەمبار بووی ئەو هەست بە تاوان دەکاتن پەشێمان دەبی تۆ لەسەر ئەو ڕەفتاری کە کردیتی و بۆیە چارەسەر دەبێتن خۆشەویستان جا ئەمە نەک بۆ هەر بۆ منداڵ بەڕاستی ئەگەر بتوانین ئێمە دان بە خۆماندا بگرین بۆ زۆربەی کێشەکان و گرفتەکان تووڕەبوون گرفتەکان گەورەتر دەکاتن بەڵکو و چارەسەریان ناکاتن بەڵام خەمباری زیاتر چارەسەری کێشە و گرفتەکان دەکاتن اینجا خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز هەوڵدەن هاوسۆز بن لەگەڵ منداڵەکانتان وە تێبگەن یعنی لەگەڵ ڕۆڵەکەت کاتێک کە کێشەیەک مشکلەیەکی هەیە گرفتێکی هەیە هەوڵدە هاوسۆز بە لەگەڵی تێی بگە پاڵنەرەکانی تێبگە بۆ ئەو ڕەفتارە دەکاتن ئەو کاتە منداڵەکەت هەست بەوە دەکاتن کە تۆ تێی دەگەی لە پاڵنەرەکانی تێدەگەی ینی بۆ ئەو کارە دەکاتن بۆیە ئەویش هەوڵ دەداتن تەراجوع دەکا و دەگەڕێتەوە لەو ڕەفتارە خراپەی کە کردیتی و چاک دەبێتن باوکی بەڕێز دایکی بەڕێز تا دەکرێتن هەوڵدە منداڵەکەت تەقبول بکە قبولی بکە و ڕەفزی وەکو دەڵن ڕەفتاری خراپی ئەو ڕەفتارە خراپەی کە دەیکاتن ڕەفتارە خراپەکەی قبول مەکە بەڵام ڕۆڵەکەی خۆت قبول بکە و تەقبولی بکە خۆشەویستان یعنی کاتێک کە منداڵەکەت هەڵە دەکاتن لەو کاتەشدا ڕۆڵەکەی خۆت قبول بکە چونکە ئەوە هەر ڕۆڵەی تۆ چەند هەڵە بکاتن بەڵام ڕەفتارە خراپەکەی ڕەت بکەوە نەک خودی خۆی تۆ بە ڕەفتارە خراپەکەیەوە مەیگرە هەوڵ دە جیاوازی بکە لە نێوان ڕۆڵەکەت و لە نێوان ڕەفتاری هەڵەیدا بۆیە کاتێک کەوات کرد تۆ لەگەڵ منداڵەکەی خۆتدا ئێوە لە یەک خەندەقدا دەبن هەردووکتان دەستنە یەک خەندەقەوە بەرامبەر ڕەفتارێکی هەڵا هەردووکتان دەبنە دژی ڕەفتاری هەڵا بەوەش ڕۆڵەی خۆت کەسب دەکەی
ڕۆڵەکەی خۆت بەدەست دێنی و وای لێدێ کە تۆی خۆش بێتن ڕۆڵەکەت و هەروەها ئەوەشت لەبیر نەچێتن ئەوەی ئەمڕۆ هەڵە دەکاتن لەوانەیە بەیانی هەڵەکانی خۆی ڕاست بکاتەوە. ئینجا پێویستە دایکان و باوکان خۆشەویستان ضەبط و نەفسیان هەبێتن، واتە دان بە خۆیان دابگرن، دان بە خۆ داگرتن هەوڵدە تا ینی پێت دەکرێتن دان بە خۆت دابگرە، خۆت دەرونی خۆت لەژێر کۆنتترۆلی خۆت دابێ، خۆت کۆنتترۆل بکە کاتێک کە منداڵەکەت دەبینی ڕفتارێکی هەڵە دەکاتن وا دەکا کە تۆ ینی ڕفتارێکی وا دەکا کە تووڕە ببی، بە تایبەتیش لە سەرەتای گرفت و کێشە و مشکلە و ئاریشەکاندا خۆشەویستان هەوڵ دەدان بە خۆت دابگری، چونکە وەکو لە فەرمودەشدا هاتووە الصبر عند الصدمة الأولى، بەڕاستی ئینسان پێویستە لە سەرەتادا سەبر و ئارامی بگرێتن. جا تۆ دەکرێت ئەم شتانە جێبەجێ بکەی کاتێک دەبینی گرفتێک لە سەرەتادا دەبینی ڕۆڵەکەت کێشەیەکی ناوە گرفتێکی گەورەی هەیە ئەم خاڵانە پەیڕەو بکە. یەکەم زۆر ئەعوذ بالله من الشیطان الرجیم بکە بۆ ئەوەی تووڕە نەبی، دان بە خۆت دابگری. دووەم هەوڵدا خۆت لە شوێنی منداڵەکەی خۆت دابنێ، واتە تۆ واتە سەوڕکە وابینە پێش چاوی خۆت کە تۆ لە جێی منداڵەکەی خۆتی تۆی هەڵەکەت کردووە، چۆن دەبی تەعاملت چۆن دەبیتن. خاڵی سێیەم هەوڵدا یعنی بینە پێش چاوی خۆت کە منداڵەکەت چەند لاوازە لە بەرامبەر ئەوەیدا کە ینی واتە نەتوانینی منداڵەکەت لاوازی منداڵەکەت لە دیفاعکردن و بەرگریکردن لە خۆی بینە پێش چاوی خۆت، یعنی ئەو منداڵەت خۆ ناتوانێتن بەرگری لە خۆی بکا بەرامبەر بە تۆ، ئەمە بێنە پێش چاوی خۆت. اینجا چوارەم هەوڵدا منداڵی خۆت جارێکی تر بینەوە پێش چاوی خۆت، دایک و باوکی تۆ کاتێک کە تۆ هەڵت دەکرد چۆن بوون، چۆن ئارامیان دەگەت لەسەر هەڵەکانی تۆ، ئەمانە هەموو بینەوە پێش چاوی خۆت. اینجا پرسیار لە خۆت بکە ئەرێ باشە ئەم سزایی کە من دەمەوێتن سزای منداڵەکەی خۆم دەم، ئایا من مەبەستم تۆڵەکردنەوەی لە منداڵەکەم یان مەبەستم تربیەتدان و پەروەردەکردن و تەئدیبدان و فێرکردنیەتی، مەبەستم چییە لەوە؟ ئەمە گرنگە بینیە پێش چاوی خۆت. ئەگەر مەبەستت تۆڵەکردنەوەی ئەوە شتێکی ترێ، بەڵام ئەگەر مەبەستت فێرکردنە پەروەردەکردنیەتی دەبێت هەوڵدەیدان بە خۆت دابگری. اینجا بیر بکەوە ئایا بۆ ئەم کێشەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفت و کێشەیە جگە لە لێدان جگە لە هەڵچوون ڕێگایکی تر هەیە؟ بیر لە ڕێگاکان بکەوە. اینجا پێش ئەوەی کە لە منداڵەکەت بدەی بیر بکەوە ئاجاری ڕابردوو کە لە منداڵەکەت داوە چەند پەشێمان بووی، بیری لێ بکەوە بۆ ئەوی دووبارەی نەکەیەوە. هەروەها هەوڵدە لەگەڵ یەکێک لە خزمەکانت کە سوکارەکانت نزیکەکانت هەوڵدە لەگەڵی ڕێبکەوی کاتێک کە تۆ هەر جارێک دەتەوێت لە ڕۆڵەکەت بدەی ئەو بابێت تەدەخول بکاتن، بێت لێ نەگەڕێ دەستت بگریتن، ینی پێشتر لەگەڵی ڕێبکەوە بڵێ ئەگەر جارێک ویستم لە منداڵەکەم دەم تۆوەرە مێڵە لێی بدەم. اینجا پاشان ئەوەت بەبیر بێتن کە منداڵەکەی تۆ کە ئەمڕۆ لێی دەدەی بەیانی گەورە دەبێتن، ئەم لێدانەی تۆی هەر لە یاد دەمینێتن، هەمیشە بەبیری دەمینێتن، لە یادی دەبێت. ئەمە لە پێشچاوی خۆت بگرە. ئەم خاڵانە گرنگن بۆ زەبتکردن و دان بە خۆداگرتن و بۆ ئەوەی تووڕە نەبین. خۆشەویستان ڕێگایکی تر لە ڕێگاکانی چارەسەرکردن خۆشەویستان ئەوەیە کە پێویستە دایکان و باوکان هاوسۆز بن و هەڵ نەچن، بە سۆز بن و هەڵچوونیان نەبێتن. تۆ هەوڵدە لەگەڵ کێشە و گرفتی منداڵەکەت تەفاعولت هەبێ، کارلێکت هەبێ، قسەی لەگەڵ بکە، هەوڵدە کێشەکەی بزانە، بۆ پاڵنەرەکانی چنە، اینجا لەگەڵی بیر بکەوە بۆ چارەسەرکردن بۆ گەیشتن بە چارەسەر. هەڵمەچوو چونکە هەڵچوون بیری ئینسان مشەوەشەکاتن، تەرکیزت کەم دەکاتەوە بۆ چارەسەرکردن و یعنی وات لێ دێتن کە نەتوانیت چارەسەرێکی تەندروست و داهێنان لە چارەسەرکردندا بکەی. هەڵچوون هەموو ئەو شتانن لە پێش ئینسان بەڕاستی مشەوەش دەکاتن. خۆشەویستان چارەسەرێکی تر لە چارەسەرکردنی گرفت و کێشەکان ئەوەیە دایکان و باوکان تا دەکرێت بە نەرمی چارەسەری گرفتەکانیان بکەن. ئەوەتان لە یاد بێتن بە نەرمی هەر شتێک چارەسەر بکەی، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله رفيق يحب الرفق، خوای گەورە نەرمە حەز لە نەرمی دەکاتن، ويعطي على الرفق ما لا يعطي على العنف، ئەوەی کە خوای پەروەردگار بە نەرمی بە نەرمونیانی دەیبەخشێتن
بە تونند و تیژی نایبەخشێت وما لا يعطي على سواه يعني ئەوەی کە بە نەرمی دەیدا بە هیچ شێوازێکی تر نادا ئەو فەرمودەی ئیمامی مسلم ڕیواتی کرد و هەروەها ئەوەتان لە یاد بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەیەکی تردا دەفەرمێ إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينزع من شيء إلا شانه رواه مسلم واتە نەرمی لە هەر شتێکدا بێتن ئەو شتە جوان دەکاتن هەر شتێک بێتن بە نەرمونیانی بێ جوانی دەکاتن بەڵام شرینی دەکاتن بەڵام لە هەر شتێکدا نەرمونیانیت لێهی نادەرێ واتە توندوتیژی هەبوو تێدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئیلا شانه یعنی عیبداری دەکاتن ئەو شتات مشەوەهی دەکات تەشویهی دەکات ناشرینی دەکاتن بۆیە هەوڵدەن ئەوەتان لە یاد بێتن باران بە نەرمونیانی خۆی بەردکون دەکاتن نەک بە توندوتیژی بەڵکو بە دووبارە بوونەوە بۆیە هەوڵدەن تا دەکرێت بە نەرمونیانی اینجا شێوازی ترمان هەیە خۆشەویستان بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەی ڕۆڵەکان بەڵام لێرە کات زیاتر دەرفەتمان پێناداتن ناچارین ماڵ ئاوایتان لێ بکەین کۆتایی بە ماوەی بەرنامەکەمان هات تاڵقێکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە و چەند شێوازێکی تر و هونەرێکی تری چارەسەرکردنی گرفتەکانتان پێشکەش دەکەین تا ئەو کات لای ئێوەمان خۆش و ماڵتان ئاوا خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه